ئێستا بۆتە خاڵی لاوازی بەداخەو و ئەو سەرۆ بەشەریەی ئەو ڕابردووە حەزاریەی عێراق کە ئەبوایە خاڵی هێز وایە ئەوەش ئێستا بۆتە ئەوەی کە عێراقی لە هەموو شوێنێ هەیە وەکو جەنابی دکتۆر پەناڵ بەردەوام دکە دێڕۆژان لە ستودیو بەردەوامی پێ بدە بەڕێزانی مەشدارێکی دیکە دەچینەوە پانێڵەکە دڵنیابین دەنگی مەسیجی تەواوی جەنابەت بە هەمویان دەکات تەواو هەموو شتێ تەواوە تەمام زۆر باش بەڕێز ماوەستا فەرموون تکایە باشە مەسیجەکەت لە سەرەتا و دەست پێ بکەیتەوە تا باش بکات بێگومان وتمان کە عێراق دەوڵەتێکی فرەنەتەوەی فرە مەذهەبی فرە دینیە ئەوە خاڵی هێزە لە شوێنانی تر بەڵام لە عێراقا نەبووتە خاڵی هێز بە تایبەتی لەم 100 ساڵی دواییە کە ئەزانێ و ئەو سەروەتە بەشەریەی کە هەیە ئەو سەروەتە تەبیعیی کە هەیە ئەوەش کە لە وڵاتان هێزە بەڵام لای ئێمە ئێستا بۆتە موشکلەیەک و بۆتە جێی تەماع لە دووریا لە نزیک و ئەو ئیشارەی کە جەنابی دکتۆر ئايات کردی کە عێراق بۆتە بەوسەڵەی ئەمن و ئاسایش یاوەکو عەکسەکەی ئێستا وایە ئەو نەئارامی لە عێراقا هەیە منتقەکەی گرتوێتەوە لێرە بێگومان کە بۆ ڕێخستنی ئیشەکان یا ئەبێ حکومێکی دیکتاتۆری ئیستیبدادی کەس نەتوانێت جوڵە بکا وەکو بینیمان کە ئەوە داوا ناداوە ئەو مشاکلی گەورە دروستەکە و هەموو کەس پێشێ دەکرێت ئەوە ڕەفز کرا ئەو ڕەفز کرا گەلی عێراق خەڵسا و لەگەڵ خەڵکی تری بێگانەی هێنا و ئیحتیلال دروست بوو گۆڕا نظامی ڕابردوو لاچوو بەڵام ئەوەی کە جێ ئەسەفە نەمانتوانی دوای ئەوە تەرتیبی وەزعەکە بکرێ بە شێوەیە کە ئەو مافانی لە دەست چوو بوو دەست بخرێ ئەگەر نەتەوەکان بڵین یا ئەگەر مەذهەب و ئاینەکان و ئەو پێگە استراتیژی کە عێراق هەیەی ئەو سەروەتە سروشتی کە هەیەی ئەو حاڵەتە بەشەریە حەزاری عێراق هەیەی بۆ جێی تەماع بۆ جێی ئەوەی کە سەری تێکەن لە هەموو دنیاوە نزیکەکان و دوورەکان بێگومان ئیستیغلالی ئەو ناڕەحەتیە پێشوانە یا مەزلومیەتە پێشوانە کرا بە شێوەیەکی تر لە جیاتی ئەوەی چاک کرێ ئەتوانێت بڵێ سیستەمی تازە کە بنا کرا لەسەر تەوافق جێی خۆی بوو وەکو مەرحەلەیەک پێویستیش بوو کە ناومەنا تەوافقێکی دیموقراتیەتێکی تەوافقی هەر نایەک بوو شتێکی باش بوو بە تەئسیس بەڵام بەردەوامی بۆ بەلایەکی گەورە ئێستا چونکە بووە نوعێک لە سەفەقات لە بینی هێزەکانە و بۆ خنکاندنی معارەزە و بوونی دەنگی ناڕازی کە ئەو بەڵایەکە کە لە هەر سیستەمێکە ببێ خەتەر دروستەکە ئێستا وایە ئێستا هەموو پێکەوە وەکو بە شێوەیە پێشێوەکان سەرەکەن بە یەکە دەنگی ناڕازی هەمووشیان ناڕازین هەمووشیان پێکەون لە عێراقا ئێستا ئەوە کرێ بێگومان مەسەلەی هەرێم بەغدا وەکو وترا ئێمە دەوڵەتێکی ئیتیحادیمان نییە وەکو پێویست بەڵام وەکو دەستور هەیە بێگومان دەستور بە شێوەیەکی ئینتقائی مامەڵەی لەگەڵەکرێ بەعجێ مادە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە فیدرالی و ئیتیحادیەوە هەیە
زۆرێک لە ئێمال کراوە بازێ شتی تر پێش خراوە لەبەر ئەوە مەسەلەی گرفت لە بینی هەرێمی کوردستان و بەغدا بۆیە حەل نابێت چونکە دەستور حکمی حەکەم نییە احتکامی بۆ ناکرێت و ئەو تەنافوسە سەلبی کە هەیە لە بینی لایەنە سیاسیەکانە ناهێڵێ هەرێکە بە شێوەیەک لە شێوەکان تەوافق بووەتە بەڵا ئێستا تەوافق ئێستا حەل نییە ئەبێ بۆ گەڕانەوەیەکی جدی بکرێ بۆ ئەوەی هێزە سیاسیەکان نخبەی فکری سەقافی پێکەوە تەکبیری تر بکەن چۆن نقطە سەری دێڕێ بکەن و هەنگاوی تر بنێن وإلا تا ئێستا کە بینیمان ئەو وەزعانی کە هەیە ئەو تێکچوونە ئەمنی و سەروەریانی کە لە عێراقا هەیە بەم سیستەمەی کە هەیە حەل نابێت وەختێ تەوافق بەڵایە بەڕای ئێوە ئۆلتەرناتیڤ چییە؟ بێگومان گەڕانەوەیە بۆ خاڵی یەکەم ئەم میلەتە دەوڵەتێکی هەیە ئەم عێراقا دەوڵەتێکی هەیە بەڵام شعب بە معنای شعب نییە چەند مکەوینێک هەیە و مکەوینەکان بە شێوەکان لە نزاعان لە تەنافوسێکی سەلبیان لە جیاتی ئەوەی لە هاوکاریە بن بۆ پێکهێنانی دەوڵەتی عێراق ئەو وەختە ئەقالیمیش لە پەنای ئەو دەوڵەتە ئیتحادیە حەقی خۆی دەستکەوێت ئێستا وانە ئێستا نەوێک لە تەسابقا بۆ کێکی منافع و مەساڵح هێزە سیاسیەکان بە شێوەیەک لە شێوەکان لە ڕاکەڕاکەیەکی سەلبیان و هەدەفە ئەساسیەکە بیر چۆتەوە کە عێراق دەوڵەتی حەزاراتە دەوڵەتی ئەدیانە دەوڵەتی ئەقوامە شتێکی گەورەیەوە عێراق وەکو بڵێ مستەغەری ئەم منتیقەیە و ئەتوانێت بێتە سەرچاوەی ئارامی بۆ ناوچەکە بەڵام ئێستا وانە لەبەرەوە هەر عێراقیەکان ئەتوان چارەسەری بکەن و خاڵێکی گرنگیشە کە ئەڵێن دەستێوەردانی بێگانە لە ڕاستیان من ئەڵێم عێراقیەکانن ئەچن دەستی بێگانە کێشەکەن بۆ حەلی مشکلەکانی خۆیان یا بۆ سەرخستنی خۆیان بەسەر بەرامبەرەکانیانە بێگانە ناتوانێت چ دوور چ نزیک ناتوانێت دەستێوەردان بکە ئەگەر عێراقیەکان خۆیان خەریکی ئەوە نەبن